من پێم وایە خودی ئەوە کە بەم جۆرە لە ئەم جۆرە ڕێککەوتنەی کە چەند لایەنێک ڕێککەوتون و لە نێو خۆیاندا دابەشکاریەکی پۆستەکانیان کردووە خۆی نیشانەی ئەوەیە کە هێشتا ڕێک نەکەوتووە. یعنی ئەوە کە لە 8 مانگی ڕابردوودا سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکان لە عێراقدا هەم بەو دابەشکاریەی کە دیارە هەیە ناسیۆنالیزمی کورد لەلایەک، لە نێو ناسیۆنالیزمی کورد پارتی لەلایەک و یەکێتی لەلایەک، لە نێو ناسیۆنالیزمی عەرەب و ئیسلامیەکاندا سوننی عەرەب لەلایەک و شیعەی سیاسی لەلایەک و هەتا لەلایەکەوە تورکمانەکان لەلایەک. ینی لە 8 مانگی ڕابردوودا دەتوانین بڵین کە ئەم لایەنانە نەیانتوانی بە هیچ ڕێککەوتنێک بکەن. ئەوەی کە ئێستا ڕوویداوە من پێم وایە بە ڕێککەوتنێک نەگەیشتون، بەڵکە ڕێککەوتنێک شکستی هێناوە وەلایەنێکیش مۆری داوە لەو شکستە. هەر بەو معنایە ئەوەی کە چاوەڕوانی لەوە بێ کە ئەم دابەشکاریە لە پۆستشتەکاندا دەتوانێت کۆتایی بە ئاژاوە و ململانەیە و کێشمەکێشمی لێوان لایەنە سیاسیەکان بێنێ بێگومان نەکدایهێنێ بە پێچەوانەوە سەرەتای دەورەیەکی کە لە ململانەی نێوان ئەو لایەنە سیاسیانە دەست پێ دەکات. هەرەوە کە خۆتان ئاگادارن لە دوای ئەو ڕێککەوتنەی کە بەشێک لە هێزەکانی ئیسلامی سیاسی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کردویانە کۆمەڵک لایەنی کە کەوتونەتە بەرامبەریان و بە شێوەی ڕسمیش لە زمانی سەرانیانەوە ڕایان گەیاندووە کە ئەم ڕێککەوتنە نایاساییە، ئەم ڕێککەوتنە پێکەوە ژیانی هاوڵاتیان تێک دەدا، ئەم ڕێککەوتنە بە جێگایەک ناگا و سەرنجام هەتا باسیەوە دەکرێت کە ژمارەیەکیان خەریکن سکاڵای یاساییان تۆمار کردووە بۆەوەی کە ئەمە هەڵبوەشێتەوە. بۆیە هەتا خودی ئەو پێکاتنەکە چەند لایەنێک لەگەڵ یەکتر کردویانە ئایندەکەی دیار نییە ئایا ئەو ڕێککەوتنەوە بە شەشکە کردویانە دەتوانن لە نێو خۆیاندا ببێننەوە لە حاڵێکدا کۆمەڵێک لایەنیکە کە لە شاری کەرکووکدا بە هەر چۆنێ حسابیانکەی ناکرێ موقعیەتیان نادیدە بگری. دیارە باسی ئەحزاب و لایەنە سیاسیەکان دەکەم. لەوانە بۆ نمونە تورکمانەکانن کە ناڕازین، عەرەبی سونی کە ناڕازین و هەتا لایەنی کەشکە هەر نیگەرانی و ناڕاحەتیان لەوە هەموو ئەوانە ناڕازین. یعنی تۆ ئەو حکوومەتێکی ئەوانێ سا لەگەڵ ڕێککەوتنەوە چەند لایەنە هەموو ئەوانەیە لایەنیان ئاوت کردووە. ئەمە لایەنێکە لایەنێککە پێم خۆشە هەروە ئیشارەی پێکەوەیشەوەیە خودی پێکێنانی ئەم نەوع لە حکوومەتی خۆجێشکە و لایەنانە پێکیان هێناوە و بەو لایەنانش کە ئێستا بەشدار نین یەک ڕاستیمان نیشان دەدا کە ئەم هێزانە نەک ئەهلی ئەوە نین شارێک بەڕێوە برن. ئەسەن ئەم ڕەفتار و مامەڵەیە کە ئەوان لەگەڵ یەکتر دەیکەن بۆەوەی دەستیان لە پۆست و کۆمەڵێک ئیمتیازات گیر بێ ئەوەندە نەریتێکی ناشیرینە لە سەراسەری دنیادا دەتوانی بڵێ وێنەی نییە. یعنی تۆ تەماشایکە لە 8 مانگی ڕابردوودا ئەم حیزب و لایەنانە خەریکی پیلان لە یەکتر دەجێڕن، خەریکن پارە دابەش دەکەن، خەریکن بەڵێنی دوای پۆستەکان بە یەکتر دەدەن و خەریکن هەرچی پۆخڵەوات و مۆراڵی ناسیاسی هەیە مۆراڵی ناسیاسیە لە بەرامبەر یەکتردا بەکاری دەبن. یعنی تۆ بێنە بەرچاوی خۆت بۆ خەڵکی کەرکووک یا بۆ خەڵکێکی ئاسایی وەختێک ئەو مامەڵەیە ئەم زۆرە لە هەڵسوکەوتی نێوان حیزب و لایەنەکان چ بۆ ڕێککەوتنیان و چ بۆ ململانەکانیان بەرەستیەوە دەگرن هێندە لە دوایە هێندە ئاستێکی نیشانە هەیە کە نیشانی دەدا کام هێزانە ناتوانن نەک لەوەی خزمەتێک بە خەڵکی کەرکووک بکەن یا خزمەتێک بە کەرکووچیەکان بکەن یا چاوەڕوانی ئەویان لێ بکرێت خۆشگوزەرانیەک یا مافی فەردی و مەدەنی خەڵک ببێ یا پێکەوە ژیانی هاوڵاتیان هەنگاوێک ئەوانتەکانی پێ بدەن بۆ پێشەوە. بە پێچەوانەوە هەموو ئەوانەی کە ئەوان دەیکەن و هەموو ئەو شێوازی کە ئەوان گرتویانەتە بەر ڕێگایەک نییە نەکەر ئاسۆیەکی ڕۆشن نیشان نادا بەڵکە بەڕاستی ڕیسایی هەموو ئەو لایەنانە نیشان دەدا هەم ئەوانەی کە ئێستا لە نێو خۆیاندا ڕێک کەوتون هەم ئەوانەی کە لە دەرەوەن. یعنی هەردوو لایەن بەو جۆران چکە هەردوو لایەن هیچ میتۆدێکیان نییە کە پشتی بە خەڵک بەستە بێ، پشتی بە ڕەوایەتی خەڵک بەستە بێ، پشتی بە ئیرادەی خەڵک بەستە بێ، پشتی بە بڕیاری خەڵک بەستە بێ. هەموو ئەوانە کۆمەڵێکن خەریکن پیلان لە یەکە جێڕن پاشقل لە یەکڵ دەگەن لە داهاتی خەڵکی کوردستان خەریکی دەنگکڕینن بۆی پۆستێک بەرەزبێنن. بۆیە هیچ چاوەڕوانێک بەڕاستی ناکرێ
لەم ڕێککەوتنە بکرێت. ئەوانەی کە بەشدار نەبوون بەڵام ئەوان تانیانداوە لەوەی کە بە پێی ڕێکەوتن بڕیارەکە بەتەمەندترین کەسی ئەنجومەنەکە سەرۆکایەتی یەکەم کۆبوونەوە بکات و لەوێدا پارێزگار و پۆستەکانی تر هەڵبژێرێت. کۆبوونەوەکە وە لە کەرکووک خۆی بکرایە ئەبووە ئەو لانانەی تر بەشداری بکردەوە هەندێکیان لە ئەندامانی ئەنجومەنەوە هەر ئاگادار نەبووین لەوەی کە ئەو کۆبوونەوەیە کراوە. ئەمە بە جۆرێک حەقانیت نادا بەم لایەنەی کە ناڕازین و بەشدار نەبوون لەو کۆبوونەوەدا؟ نەخێر من پێم وایە هیچ حەقانیتێک نادا بەوان، چونکە ئەمانیش لای خۆیانەوە چۆن ئەم لایەنانە لە بەندوبەست دابوون لەگەڵ یەکتر لە پشتەوە خەریکی پیلان گێڕان بوون، بە هەمان شێوە ئەم لایەنانەی کەش خەریکی ڕێکەوتن و شت بوون، بەڵام سەرنجام لە مابینی نێوان دوو بەرەی دیاری کراو کە خەریکی ململان لە یەکتر بەرەیەکیان دەست پێشخەری زیاتر کرد، بە تایبەتیش کە موقعیەتی دەسەڵات لە عێراقدا بەرەس ئەم بەرەیە کە ئێستا هینەکەی پێکێناوە ڕێکەوتنەکەی پێکێناوە کە شیعەی سیاسیە ئەمان توانیان بیکەن. ینی بە زۆرێک لە زۆرەکان خەڵکیەکەیە تعلیقیەوەی داوە کە دەڵێ ئێران لە کەرکووکا سەرکەوت، ئێران لە کەرکووکا سەرکەوت، یعنی دەسەڵاتی سیاسی لە عێراقدا ئەوەی کە باڵادەستە لە عێراقدا و دەسەڵاتی بەرزتەوەیە لە کەرکووکیشدا سەرکەوت. لایەنەکانی کە نەیانتوانی ئەم سەرکەوتنە بەرز بێنن، ناو پشتیوانیان هەبوو، نەو پێگەیان هەبوو، بەو جۆرە توانیان بەڕێکەوتن بکەن لە نێو خۆیاندا نەگەیشتن لایەنەکەی کە بەرامبەر لایەنەکەی گەیشتن. لەو بارەیەوە من پێم وایە حەقانێت بیت لایەکیان نییە، هەروەکو چۆن ئەمانە ئەگەر بەیانی هەتا خودی ئەمانە ئەگەر بەیانی بێنە نێو دیسان نێو ئەو هەیئەتەوە کە ئێستا پێکاتەوە دیسان هەر حەقانێتێک بەرەسەڵاتی ئەو لایەنانە نەدا بەسەر خەڵکی کەرکووکدا، چکە بەپێی ئەزمونێکە کردویانە حەقانیەتی پێنادا. ئەوەی کە ئەمان ناڕازین طبعاً بێگومان ئێمە بەیەک واقعیت لە بەرچاو بگرینەوەی شەوەیە کە کەرکووک پێگەیەکی دیاریکرا و یەکجار هەستیاری هەیە لە کۆمەڵگەی عێراقدا. یعنی کەرکووک یەکێکە لەو شوێنانەی کە لەلایەکەوە شوێنێکی دەوڵەمەندە کە هەموو لایەن و حیزب و لایەنە سیاسیەکان چاویان لەسەر و سەروەت و سامانەکەیەتی، ئەمە لایەنێکێتی و دووەم لایەنێکیکەی پێگەی کەرکووکەوەیە کە ناوکۆکەیەک و سنتێزی ململانی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانیشە لەسەر ئاستی عێراقدا، چ لە مابینی شیعەی سیاسی و ناسیۆنالیزمی عەرەب یعنی سوننا و چ لە مابینی هەردوو لایەن ناسیۆنالیزمی عەرەب و ئیسلامی سیاسی لەگەڵ بزوتنەوەی ناسیۆنالیستی کورد لە کوردستاندا. یعنی ئەو موقعیەتە کە لە کەرکووکدا هەیە موقعیەتیش یەکجار تایبەتە، موقعیەتی هیچ شارێکیکەی نۆرمال نییە لە عێراقدا، بۆیە ئەو موقعیەتی کە لە کەرکووکەیەتی بەو پێی کە موقعیەتی تایبەتە هەر بەو جۆرەش سازانی تایبەت، ڕێکەوتنی تایبەت، پاشقولی تایبەت، پلانی تایبەت، دەخالەتی تایبەت، ڕێگەشتوێنی تایبەت، نەخشەی تایبەت و هەموو ئەو شتانە ئەم شتە تایبەتیانەی بەخۆ گرتووە لە کەرکووکدا. بۆیە ناتوانیت تۆم لە کەرکووکدا بڵێ جا ئەگەر ئەم لایەنانە مادام کۆبوونەوەکە لە کەرکووک نەکراوە لە بەغدا کراوە زڵمیان لێکراوە، ئەگەر هەتا لە کەرکووکیشدا کرابە چی لە قەزەکەی دەگۆڕی. من پێم وایە زۆرتر بیانوێ کە ئەم جەماعەتە کە ناڕازین دەیانەوێ لەبەر چاوی ڕای گشتی نەوعێک لە مەغدوریەتی خۆیان نیشاندەن و هەست و سۆزی ئەگەر دیاراگەر هەبێ هی خەڵک بجوڵێن بەلای خۆیاندا، بەتابەتی کە خەریکە ئێمە لە هەڵبژاردنێکیش نزیک دەبینەوە کە لە کوردستاندا هەیە، بەتابەتی بۆ یەکێتی و پارتی وەکو دوو لایەن کە شەڕێکی گەورەیان لەسەر کردکووکە یەکێکیان دەڵێ قودسە یەکێکیان دەڵێ دڵا لە ئێستاوە وەکو کەمپینێکی انتخاباتیش بەرزتیەوە دەگرن. بەڵام نامەهیت من پێم وایە هیچ حەقانیەتێک بەلایانی ئەو لاش نییە و ئەوانیش ئەگەر بیان توانی باە پێش ئەم لایەنانە کەڕکەون ئەمانیش خۆیان ڕێک دەکەوتن و ئەم جاریان ئەم تیپەی ئەم لا یەکێتی نیشتیمانی لایەنەکانی کە داهاتن گلەیان دەکردیان و دەم کۆبوونەوە نایاساییە ئەم بڕگەی دروست نییە، ئەوە پرس بە فلان نەکراوە، فیسار پێکاتە مەغدور کرا و تا دوایی. بۆیە ئەمە بەشێکە لەو ململانەیە کە هەمیشایانە. ململانەیەکی سیاسیە سەرکەوتویان ژێرکەوت و کامیان چی قسەیەکەکەن ئەگۆڕێت بە پێی موقعیەتیان. بەڵام باز لەوە دەکرێت کە پارێزگاری کەرکووک ئێستا دوای 7 ساڵ جارێکی تر بووە بە کەسێکی کوردزمان و ئەمە ژۆک و شتێکی گرنگ ئاماژە پێدەدەنەوە کە دڵخۆشی خەڵکی هێنا و ئەمە گرنگیەکی تایبەتی هەیە. ئێستا کوردزمانێک پارێزگاری کەرکووکە. ئێوە چەندێک هاوڕان لەگەڵ گرنگی ئەوەی کە ئێستا پارێزگار کوردزمانە؟ ئەوەی کە
پێش هەموو شتێک دەبێ یەکشت بڵێم لە دۆخی کەرکووکدا هیچ پۆستێکی ئیداری کاریگەری نییە، هیچ پۆستێکی ئیداری ئەو پۆستە بۆ یەکێتی بە یەکێتی بێ یا بە پارتی بێ یا بە هەر لایەنێکیشکە بێ هیچ کاریگەریەکی نییە مەگەر ئەو پۆستە بەرز هێزێکەوە بێ کە دەسەڵاتە لە کەرکووکدا دەتوانێت کاریگەریە بێ دەتوانێت سیاسەتی ئەو حیزب و لایەنەی کە دەسەڵاتی هێزیە بەجێ بکە. بەڵام ئەگەر پۆستێکی ئیداری بەرز هێزێکەوە بێ کە خۆی دەسەڵات نیە لەو شوێنەدا، کە خۆی هێزی نیە لەو شارەدا، کە خۆی هێزی سەربازی نیە لەو شارەدا، کە خۆی لەو شوێنە هەژمونی سیاسی نییە، ناتوانێت ئەو پۆستە بە هیچ شوێنە بگا. ئەوە یەکێتی بێ یا پارتی مەسمەمە بۆ واقعەتی کەرکووک دەبێەوە لە بەرچاو بگرین. ئەمە لایەنێک. لایەنی دووەمەوەیە کە بەڕاستی ئێمە لە کەرکووکدا نەک یەکێتی و پارتی لە 2023 بەدواوە تا 2017 شاری کەرکووکیان بە ئاساییشەوە بە پارێزگارەوە بە پۆلیسەوە بە هێزی چەکدارەوە بە هەموو شتێکەوە لە بەردەستی یەکێتی و پارتی بووە. یعنی مەبەستمەوەی نەکرد تەنها ئەوەی کە پێی دەڵێن ئەمە وەتەنانەت هێزی سیاسیش بەدەست خۆیان بووە. بەڵام ئەزمونێک کە نیشانیاندا دەتوانم بڵێم بەو پەڕی سەراحەتەوە دەتوانم بڵێم کە ئەو دەورەیە کە دەهەوشکێکی زیاتری خایان لە کەرکووکدا نەنگینترین زۆری دەسەڵاتدارێتی لە سەرتاسەری عێراقدا و لە هەموو شارەکانی عێراقدا بە تایبەتیش لە کەرکووکدا ئەو دەورانە بوو کە یەکێتی و پارتی لە کەرکووکدا دەسەڵاتیان بەرزتەوە نەک نەیانتوانی خزمەت ئەوەی کە پێی دەڵێن خزمەت یا توزانم دڵسۆزیەک دابینکردنی مافێک خزمەت گوزاریەک بۆ خەڵکی کەرکووک بکەن تەنانەت بۆ ئەو خەڵکی کە پێیان دەوت قودس و دڵی کوردستان و لە کەمپینی انتخاباتەکاندا لە بەرامبەر یەکتردا دەیان هێننە مەیدان تەنانەت نەیانتوانی ئەوەش بکەن. تەنانەت لە خودی ناوچە کوردنشینەکاندا فۆرمی حیزبۆکراتیان جێبەجێ کرد. ئێمە بینیمە دوو ئاساییشیان دوو ئاسایش دوو پۆلیس دوو دەستگای دژە تیرۆر چەندین باندی سەرانە ساندنی زەرد و سەوس لە کەرکووکدا بوو و سەرانە و هەموو ڕۆژێ لاشەی خەڵک لە شوێنەکان دەدۆزرایەوە بێجگە لە حاڵەتێک بوو کە نائەمنی بەسەر تەواوی شاری کەرکووکدا زاڵ ببوو. تەنانەت ئەم جۆرە لە ململانەیە کە یەکێتی و پارتی لە شەستەکانی سەدەی ڕابردووەوە لەباری مێژووە هەیەیانە و دوایی بە شەڕی ناوخۆگەیشت لە دەهەونیوێک کە دەسەڵاتیان هەبوو لە کەرکووک دەخواستیانەوە بۆ شاری کەرکووک. بۆیە ئەوەی کە ئێستا شانازی بۆ دەکەن کە پارێزگار کووردە ئەو لایەنانە شانازی بۆەوە دەکەن کە شەڕێکیان هەبووە لە بەرامبەر ڕقیبەکەی بەرامبەریاندا خۆیان واداناوە کە سەرکەوتون لەبەروی پارێزگارەکە سەر بەلستی ئەوانە. بەڵام خۆ نایەن لەسەر ئەوە بێن بڵێنجا ئەوە ئەزمموی ئێمەیە ئەوە کارنامی پارێزگاری ئێمەیە و خەریکە بەپێ ئەو نەخشەیە و ئەو پلاتفۆرمەی کە هەیەی شاری کەرکووک بەو ئاقارەدا دەبات. خۆ لەسەر ئەمەیان نەکردووە. ئەمە لایەنێک. دووەم تازە خەڵکی کەرکووک ئەزمونێکی تەواوی هەیە بەڕاستی لەگەڵ هەموو لایەنەکە. ینی تۆ حسابی کە ئەوە یەکێتی و پارتی باسمان کرد کە ئەزمونێکی زۆر خراپ و نەنجینیان هەبوو بوویان لە دوای ئەوە ئێمە ئەزمموی بەعسمان بینیمانە دوای بەعس ئەزمموی دوای هەفتەی ئۆکتۆبر ئەزمموی ناسیۆنالیزمی عەرەب و شیعی سیاسیمان لە کەرکووک بینیوە. هەموو ئەزمونانەمان بینی و بۆ خەڵکی کەرکووک ئەو ئەزمونانە هەمووی بە قیمەتێکی تاڵ بە تێکشکاندن بە وردکردنی ئیرادا بە هەموو ئەمانە تەواو بووە. تاو بەڕاستی یەک شتەیەکە دەبێت شارەی پێ بکەم ئەوش ئەوەیە ئەگەر هاوسۆزی و هاوچارەنووسی نێوان خودی خەڵکو کەرکووک و تەبایی نێوان خەڵکی کەرکووک بە کورد و عەرەب و تورکمان و مەسیح و کلدانەوە زۆر لە پێشترا لە پەیوەندی و تەبایی نێوان حیزب و لایەنە سیاسیەکان. هەتا من دەتوانم بڵێم ئەگەر سەتایەکی ئەو ململانەیەی لە مابینی یەکێتی و پارتی و حیزب و لایەنە سیاسیەکان هەیە ئەگەر لە ملوێنەکە یەک بەشی ئەوە لە مابینی خەڵکی کەرکووک ببوایە شەڕ و پێکدادان لە نێو شاری کەرکووکدا ڕووی دەدا. بەڵام تۆ تەماشای کە بە هەموو مێژووی کەرکووک تەماشای کە بەعس بە دنەدانی بە زوڵمی قەومی بە سیاسەتی تەعریبی بە تەهجیری بە ڕاگواستنی بە بەعسیکردنی بە هەموو ئەوانە نەیتوانی هاوچارەنووسی بە یەکەوە بوونی خەڵکی کوردستان تێک بشکێنێت. و یەکێتی و پارتی لەو دەهەونیوەی کە لە کەرکووکدا دەسەڵاتیان بەرزتەوە بوو سەرباری ئەوەی کە هەموو شتێکیان کردە دوو بەش و چەند بەش و ئەوانە بەڵام نەیانتوانی هاوکاری و تەبایی و پێکەوە ژیانی خەڵکی کەرکووک لێکدا ببڕن. من پێم وایە یەکێک لە نیگەرانیەکانی ئەحزابی سیاسی
لە کەرکووکدا بە ئیسلامی سیاسیەوە بە کوردیەوە بە عەرەبیەوە بە سونی و بە شیعیەوە ئەوەیە کە ناتوانن لێکترازان لە مابینی ڕیزەکانی خەڵکی کەرکووکدا پێک بێنن. هێشتا من نەزانم هەستی نەتەوایەتی واقعیەتی هەیە لە شاری کەرکووکدا، بەڵام هێشتا هەستی ئینسانی هەستی بەیەکەوە بوون زۆر بەهێزترا لەو هەستەنەتەوەیی کە حیزب لایەنەکان دروستیان کردووە. هێشتا هاوچارەنووسی و ئایندە بەیەکەوە بوونی خەڵکی کەرکووک لە چاوی خەڵکی کەرکووکەوە زۆر بەهێزترا لەو هەستە دینیەی کە لایەنە ئیسلامی و لایەنە ئیسلامی زانم شیع و سونە دروستیان کردووە. ئەمە دەستکەوتی گەورەی و من پێم وایە یەکێک لە نیگەرانیەکانی بەڕاستی هەموو حیزب و لایەنە سیاسیەکان هەرەوەی ئەگە نابیێنە بەرچاوی خۆتان ئەو ململانەیە لە مابینی لایەنە سیاسیەکان هەیە ئەگەر شۆڕ بوو بایەوە بۆ نێو شاری کەرکووک ئێمە هەموو ڕۆژە شاهیدی بە یەکدادانی خەڵکی کەرکووک دەبووین، بەڵام بۆ یەک جاریژەوەمان نەبینی. ئەوە نیشان دەدا کە هێشتا خەڵکی کەرکووک لە هەموو هێزانە لە پێشترن، بۆیە ناتوانن ئەوانە قبولکەن و ئەمانش ئەو هێزانش کە هەتا ئەگەر لە ئینتیخاباتێکدا دەنگیش بێنن کە وەک باسیشم کرد لە کەرکووکدا نەگنای بڕێنێتەوە ئەوەی دەیبڕێنێتەوە قودرەتی سیاسی قودرەتی عەسکەری ئەوەیە کە ڕەسەڵاتی بەرزتەوەی ئەوە دەیبڕێنێتەوە نەک شتێکیکە. بەڵام بەو حاڵەشەوە گەورەترین کێشەیان من پێم وایە ئەوەیە کە ناتوانن بەیەکەوە ژیانی خەڵکی کەرکووک تێکدەن. ئەوەی شانازیەکەن بە پارێزگاری ئەوەی کە کوردەوانە بەڕاستی ئمە ئەستا هەر لەباری لۆژیکیشەوە لۆژیکێکی زۆر سەقەت، یعنی تۆ پێت وابێ لەبەرەوەی ڕەشپێستێک خەریکە سەرکردایەتی ڕەشپێستەکان دەکات پێت وابێ زوڵم لەسەر ڕەشپێستەکان نامێنێ، یا پێمان وابێ لەبەرەوەی ژنێک دەبێتە ڕئیسی وڵاتێک ژنان بە مافەکانیان دەگەن خەریک بەم منتیقە خەریکە حساب بۆ طبعاً ناکرێ یەکێتی دەیە بۆ منتیقە بیکە کە پارێزگارەکە ئێستا کەسەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانیە ئەوێ هەڵاوهەرایەکی گەورەی بۆ بکەن و بڵێنەمە سەرکەوتنێکە کە لە بنەڕدا بەڕاستی ئەمان دایانەوە بڵێنەوە سەرکەوتنە بەسەر پارتیدا نەک ئەوەی کە بەسەر هیچ کەسێکیکەدا کە من پێم وایە لەو بارەیەشەوە نە بەسەر پارتیشا سەرکەوتون نە بەسەر خەڵکی کەرکووکیشا سەرکەوتون و هەتا دەتوانم بڵێم ئایندەی ئەو ڕێککەوتنە جوستیەش کە هەیە لە مابینی ئەو لایەنەدا دیار نییە ئایا هەڵدەوەشێتەوە ئایا لایەنی کە دێتە ناوی یان نا. ئێمە دەبێ یەکشت بزانی هەموو چ سازان چ بە یەکدادان و ململانی لە شاری کەرکووکدا لەسەر دزی و تاڵانیە دزی و تاڵانیش بە پۆستی ئیداری ناکرێت بە پۆستی بەهێز دەکرێت هێزێک هێزی هێرتوانێ ئەو کارە بکە و شەڕی ئەو لایەنەش بەڕاستی بەستە سەر دزی و تاڵانیە ئەگەر نا هەموو ئەو دروشمانەی کە باسییان دەکرد تورکمانەکان دەڵێن کەرکووک شارێکی تورکمانی و عەرەبەکان دەڵێن کەرکووک شارێکی عەرەبی دەمێنێتەوە و یەکێتی و پارتیەکیان دەڵێ قوسێویکیانە لە دڵە ئەوانە تەبلیغاتێکە هەتا لە تەبلیغاتیش دەرچۆ چکە پوچیەکەی دەرکەوتوێت لە چاوی هەموو خەڵکێکی ئازادی خواز و هەموو کرێکار و هەموو ژنێک و هەموو لایەک لە کەرکووکدا مەعلوم بۆ کە ئەوانە هەموو درۆن و ئەوەی شەڕی ئەوان لەسەر ئەوەیە کە چۆن دزی و تاڵانی لەو شارەدا بکە. پرسیاری بینەر بێنمە سەر شاشەکە و ئاڕاستی ئێوەی بکەم وەکو خۆتان ئاماژەتان پێداکە ئەو دەورانە جیاوازانە خەڵکی لە کەرکووک بینیوێتی هەم لە سەردەمی بەعسەوە هەم لە سەردەمی کوردایەتیەوە هەتاوەکو دوای 16 ئۆکتۆبەر هەموو ئەمانە ئەزمون کراون بەڵام لەم نێوەدا خەڵکی ئەتوانێت چی بکات بۆ ئەوەی کە لانی کەم بە خزمەتگوزاری و مافە سەرەتاییەکانی خۆیان بگەن. من لام وایە هەنگاوی یەکەم دیارە کە ئەتوان بڵم هەنگاوی یەکەم خەریکە تێپەڕی و ئەویش ئەوەیە کە خەڵک خۆشباوەڕی نەماوە بەم هێزانە خەڵک ئومێدێکی بەو هێزانە نەماوە ئەم بڕابێ لە هیچ ئاسێکدا خەڵک هیچ ئومێدێکی بەو هێزان نەماوە باسی کادر و لایەنگرانی و حیزبانە ناکەم یا باسی ئەوانە ناکەم کە خەریکن ئیمتیازاتیان پێدراوە پارەیان بەسەردا بەخشراوە باس ئەوانە ناکەم بەڵام ئەکسەریەتی خەڵکی شاری کەرکووک بە عەرەب و کورد و تورکمان و ئاشور و کلدان و هەموو ئەوانەی کە لە کەرکووکدا دەژین خۆشباوەڕێکیان بەو لایەنانە نەماوە. ئەوەی کە دەکرێت بگیرێتە بەربەڕاستی ئەوەیە کە ئەم خودی ئەم خەڵکە کە خۆشباوەڕیان بەوە نەماوە هەنگاوێکی کە ئەبێ بنێن ئەو هەنگاوەش ئەوەیە کە بێ زۆری ئەم هێزانە و حزوری ئەم هێزانە لەباری سیاسیەوە کەنار بخەن یعنی مانە خۆشباوەڕیان پێی نەماوە خەڵک دەبێ ئیرادەی خۆشی بێنێتە مەیدان ئیرادە هێنانە مەیدان یعنی چی یعنی ئەوە کە ئێستا باسی هەمووانەمان کرد کە
ئەزمموی دەسەڵاتدارەتی هەموو ئەوانە هیچ وەختێک نەبووە بە خێر و بەرەکەت بۆ خەڵکی شاری کەرکووک و ئەگەر بۆیان کرابەوە سیاست و نەخشەکانیان بەڕاستی ڕۆژبایە پێشەوە خەڵکی کەرکووک لەوانە بوو بە یەکدا بدەن کە ئەو شانسیان نەبووە پێشم وایە ئەو شانسیان هەر نابێت هیچ لایەن ناتوانێت ئەو شانسەی ببێت ئەوەیە کە هەموو هێزانە تاقیکردنەوە بەڵام یەک هێز تاقی نەکراوەتەوەویش هێزی خودی خەڵکە هێزی خودی ئەو خەڵکانەیە کە خۆشباوەڕیان بە هێزانە نەماوە خودی ئەو هێزانەیە کە خەریکە لەهگاتی هاتنی داعشدا پێش ئەوەی دەستگایەکی ئەمنی جوابداتەوە لاوانی شاری کەرکووک و خەڵکی کەرکووک هاتنە دەست لێیان تەماشا ئەم ئیرادەیەکە ئەمە ئەبێ بێ لە پرۆسیسی بەڕێوەبردن و خۆبەڕێوەبردندا خۆی نمایشکە کە پێم وایە ئەوە ئیمکانی هەیە ئیمکانی ئەوە هەیە کە خەڵکی دڵسۆزی ئەو شارە لەنێو خەڵکی عەرەب لەنێو خەڵکی کورد لەنێو خەڵکی تورکمان لەنێو خەڵکی ئاشووری و کلدان و مەسیحی هەموو ئەو خەڵک دڵسۆزانە بێن چۆن ئەم جەماعەتە لە پشتەوە چن کۆبوونەوە دەکەن و ئەنواع بێنەوە بەردە دەکەن بۆ ئەوەی کە هەیمەنەی خۆیان بەسەر خەڵکی کەرکووک دابسەپێنن ئەم خەڵکانە بچن کۆ ببنەوە بۆ ئەوەی کە هەیمەنەی و حیزبانە لابن و هەیمەنەی دەسەڵاتی خودی خەڵک بۆ خەڵکی بژێڕنەوە بەڕاستی ئەمە ڕێگەیەکە ینی دەکرێت ئەمانەش هەسوڕا و کەسە دڵسۆزەکانیان کۆ ببنەوە لە جێگایەک مەشوەرەت بکەن لەسەر ئەوەی کە نەخشەیەک دابنێن ئایندەی شاری کەرکووک چۆن بێن چۆن ئەم بەیەکەوە ژیانە مێژوو پەرەی پێ بدرێ چۆن ئەم تەبایی کە هەیە بە قووەت بکرێ چۆن خزمەت گوزاریەکان ببێت بە بەشێک لە واقعەتی ئەو شوێنە چۆن خەڵکی زیان لێکەوتوی چەندین دەهەی ڕابردووی دەسەڵاتی بەعس و دواتر قەرەبوو بکرێتەوە چۆن مابە فەردی و ئازادیەکانی خەڵک زامن بکرێ چۆن تەنانەت شوێنەواری ئەم نەوعە لە کاریگەری حزاب تا ئەو ڕادەی بووە وەلا بندرێ من پێم وایە ئەمە ڕێگەیە ینی تاکە ڕێگەیەک ئەوەیە کە خودی ئەم خەڵکە بۆ یەکجار بێن لە دەوری یەک کۆ ببنەوە کە دیارە سەرەتا ڕاهبەران و کەسە دڵسۆزەکانیان وە دواتر نەخشەی بەڕێوەبردنی کە خۆیان بەرەستیەوە بگرن ئەمە ڕێگەکەیەتی کە دیارە ئەمە منەزانم مانعی کۆسپی گەورەی لەبەر دەما کۆسپە هەرە سەرەکیەکەش پێش هەمووشێک ئەو حیزب و لایەنە سیاسیانن بۆیە دەبێم حیزب لایەنە سیاسیانە وەلا بندرێن بەڕاستی بخرێن لاوە کەنار بخرێن بە سیاسی کەنار بخرێن مەوەسم وێ بە سیاسی کەنار بخرێن لە ئینتیخاباتەکاندا دەنگیان پێ نەدەن بزانم کارنامەیەکی نەنجین کە چەندین دەهەیە ئەو لایەنانە کردویانە بێن هەموو ڕۆژێ لە بەردەمی قەڵای هەولێردا جارێک کە نیشانی خەڵکی بدەنەوە جارێک کە خەڵکی دڵسۆزی ئەو شارە فری و کارەکانیان نیشان بدەنەوە نیشانی بدەن کە بەهێزی خۆیان نیشانی بدەن کە دەکری ئەم کەرکووکە بێتە جوانترین شاری دنیا لانیکەم بەپێی سەرۆت و سامانێک کە لەو کەرکووکەدا هەیە و هەموو حزاب و لایەنی سیاسی تەنانەت وڵاتەکانی ناوچەکەش چاویان تێی بڕیوە ئەگەر لە سەتا یەشی ئەم داهاتە بۆ خەڵکی خودی شاری کەرکووک بێ کەرکووک دەوێتە جوانترین شاری دنیا و دەکرێت تێیدا خۆشترین زۆری ژیان و خۆشترین زۆری خزمەت گوزاری و لە شاری کەرکووکدا بەدی بێ مسم پێم وایە بەس ڕێگاکەی ئەوەیە خۆم ئەزمموی هەموو دەسەڵاتەکانی کە کراوە تەنها ئەزمموی دەسەڵاتی خەڵک بە پشتبەستن بەخۆی بە ئیرادەی سەر بەخۆی خۆی نەکراوە من پێم وایە ڕێگە چارەوەیە کە دەبێت دەستی بۆ